وەکو هونەرمەندی شێوەکار ڕەزوان خادر ڕەحمان ماوەی 28 ساڵە خەریکی کاری شێوەکاری وێنە کێشانم. تابلۆکانیشم زیاتر سروشتە و ژینگەیە. ئەمڕۆ کەش بە بۆنەی 5 ڕۆژی جیهانی ژینگە هەستان بکردنەوەی ئەو پیشانگە شێوەکاریە کە بریتە لە 35 تابلۆی ژینگەیی. هەندێکیان 15 تابلۆیان ڕەنگی ئاویە، 20ەکەی تریش تابلۆی ڕۆنیە زەیتیە. مەبەستیشمان لەکردنەوەی ئەم پیشانگایە سروشت پەیامێکی ژینگەیە. هەمومان دەزانین سروشت پاک و خاوێنە، بەڵام ئەوەیە مرۆڤەکانە دەستکاری مرۆڤەکانە بەردەوام پیسی دەکەن. لێرەوەش ویسمان لە ڕۆژی جیهانی ژینگە ئەو پەیامە بگەێنین کەوا بە هەموو کەس بڵێن ژینگەی خۆمان، ژینگەی کوردستان ژینگەیەکی جوانە، ژینگەیەکی لەبارە لۆ گشت لایەنەکان، لایەنی گەشتیاری، لایەنی خۆشی، بۆیە پێویستە هەمومان بیپارێزین و بەردەوام لە خەمی ژینگە دابین. تابلۆیەکان واقعی ئیشمان تێدا کردیە. ئەوانەی زەیتەکان بە تەکنیکی چەقۆ فلسە، بەڵام ئەوانەی مائیەکانیش هەر بە فلسە کرایە. تەماشای کوردستان بکەین، سروشتێکی جیاواز و جوانی هەیە، هەر چوارەز بۆ گەشت و سەیران خۆشە. بۆیە ئێستا یەک بۆ نمونە ئەوەیان تابلۆیەکی ڕەنگی ئاویە، بەخۆمان دەزانین ڕەنگی ئاوی سەرقەیەکی تایبەتی دەوێتن، ناتوانانی ینی هەڵی تێدا بکەیت. ئەگەر تابلۆیەکە هەڵی تێدا بکرێتن دەبی فڕێ بێ. لێرەوە سروشتی گوندەکەم نەخشاندیە لە وەرزی زستان، لە وەرزی بەفر و بارانە. ئەوەشیان بە هەمان شێوە گوندی چیایە بەهارە، لە وەرزی بەهار، لە وەرزی بەهار ئەگەر تەماشای بکەین لە وەرزی بەهاراندا سروشتەکە زۆر جوان دەبیتن، هەمووی سەوزایی و کەسکاتیە. ئەوە تابلۆیەکی زەیتیە، بە ڕەنگی ڕۆنی زەیتی دروستم کردیە. تایبەتمەندی ئەو تابلۆیەی چوومە ناوچەیەکی سروشتەکەم دیت، ینی لایەنەکەم دیت ئەو ڕسمەم گرت. هینامەوە ماڵێ ئەو تابلۆیەم زۆر بە حەزەوە ئیشم تێدا کرد. ویستم هەمان ئەو شوێنی کەوا چوویمە دووبارەی بکەمەوە. بۆیە لە ماڵێ ئەو تابلۆیم ئامادە کرد، ئەوە نزیکەی هەفتەیەکی خایەن. لەبەرەوەی هەند بە حەزەوە ئیشەکەم تێدا دەکرد، حەزم نەدەکرد بە پارەپەل ئیشەکەی تێدا تەواو بکەم. من وەکو خۆم لە قوتابخانەکان هەفتانە وانەی ژینگەیم هەیە، بە تایبەت لەوانە هونەریەکان ڕێنمایی قوتابیان دەکەم بە پاراستنی ژینگە. زۆر جارانی شانۆگەری پێشکەش دەکەن، شانۆگەری لەسەر پاراستنی ئاو، لەسەر دارچاندن، لەسەر پیزنەکردنی ژینگە کاتی گەشت و سەیران. ماوەی ئەو ساڵانەی ماوەی کارکردن 28 ساڵەی، ینی لە زۆربەی قوتابخانەکانی شاری هەولێر و دەوروبەری. ینی ئەگەر قوتابخانەکەی بڕازێنمەوە مەرجی ئەوم هەیە کەوا دوو تابلۆی ژینگەی بیتن. تابلۆیەکەی دروست دەکەین، نووسینیشی لێ دەکەین، پەیامی ژینگەی. ئەوە دەبتە پەیامێکی زۆر گرنگ بە تێکست و بەوێنە. لێرەوەش داوا لە پەروەردەی دەکەم، داوا لە وەزارەتی پەروەردەی دەکەم، هەرچەندە بە نووسرا و داوام لە وەزارەتی پەروەردە کردیا، بەڵام وەڵام نەبووە. ینی هەڵمەتێکی ژینگەیی پاراستنی ژینگە لە ڕێگەی هونەرەوە لە قوتابخانەکان، ینی پەیامەکەمان ئەوها بیتن. ینی هەر قوتابخانەیەک لایەنی کەم دوو تابلۆ سێ تابلۆ ژینگەیی تێدا بچێشین بۆ ئەوەی ببتە کەلتورێک لە مێشتی قوتابیان و منداڵاندا بچەسپێت و بەردەوام کە لە دەروی قوتابخانەش بوو لە خەمی ژینگە دابێتە. زۆر گرینگە، ینی لایەنە پەیوەندیدارەکان، فەرمانگە حکومیەکان، وەزارەتەکان، ینی بەرنامەچیان هەبیتن. ئەمە هونەرمەندی باشمان زۆرە، هونەرمەندی بەتوانەمان زۆرە، ینی زۆر هونەرمەند هەیە تابلۆی ژینگەیی دەچێشیتن. ینی ئەوە لایەنی کەم بۆکو هاوکارێک لێ بکردنەوە، ئەمە میوانی بیانیمان زۆرە لە شوێنە گشتەکان لە وەزارەکان دەتوانی هەڵبواسرێتن. چی هەمە کەمترنیە لە هونەرمەند جیهانیەکان، هونەرمەندی زۆر بەتوانەمەنیە. ینی ئەو تابلۆیانەی خۆمان بە بیانیەکان پیشان بدەین. ینی هەم دەبتە هاوکاری و پاڵپشتێک بۆی هونەرمەندەکە بەردەوام بی لە ئیشکردن، هەمیش دەبتە کەلتورێکی خۆمان کوردەواری کەوا بە بیانی و ئەوانی دەرەوە بناسێنی. ئەوە معاناتی هەموو هونەرمەندانە، ینی ئەو مای نیگەرانی هەموو هونەرمەندانە. ئێستا ئەم لێرە 35 تابلۆ نمایش کردیە. ئەگەر فرۆشم نەبیتن، ئەگەر لایەنێکی پێدا لایەنی کەم لایەنە حکومیەکان، پارێزگای هەولێر، ئەگەر دووسێ تابلۆم لێ نەکڕیتەوە بفرۆشم، یعنی ناتوان بەردەوام بم. اه